خەمۆکی و بێزاری، دڵتەنگی و ناڕەحەتی و پەژارە هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە ناو خوێندا زیاد دەکات کە ئەو هۆرمۆنی کۆرتیزۆڵە زیادی کرد ترشەڵۆکەکانی ناو جەستەی مرۆڤیش گۆڕانکاریان بەسەردادێ. لە ئەنجامی ئەوەدا بەرگری جەستەی مرۆڤ مەناعە لاواز دەبێ کە لاواز بوو خانە شێرپەنجەییەکان سەر دەردێن و مرۆڤ تووشی سەرەتان دەبێ. زۆر کەس دەڵێ خۆکاری ئەوەیە خواردنەکان باشنین کە مرۆڤی ئەمڕۆ لە منداڵەوە تا گەورە تووشی ئەو هەموو سەرەتانە دەبێ خوا بمان پارێزێ، خوا شیفای ئەوانش بدا کە تووشی شێرپەنجە و سەرەتان بوون، چ نەخۆشیەکی قورس و بە ئازارە. ئەو نەخۆشیە زانایان دەڵێن زۆربەی هەرە زۆری هی هۆکاری دڵتەنگیە، هی ماندووبوونی مێشکە، هی نائارامی دەروونە کە ئینسانەکان بەهۆی زیادبوونی هۆرمۆنی کۆرتۆزۆڵ و پاشان زیادبوونی ترشەڵۆکەکانی ناوجەستە مەناعەی لەش نامێنێ. ئەینا بەردەوام لە کۆنەوە تا ئێستا و تا قیامەتیش هەر جسمی ئێمە ڕۆژانە بڕواتان بێ بەڕێزان بەس خوا دەتپارێزێ. ئەوەندە میکرۆب و ڤایرۆسی پیس دەچێتە جەستەوە ئەلحەمدولیلا دکتۆرن نەبینیوە بەس مەناعەی جەستەی خۆل لە ناوی دەبا. ئەمەش زۆربەی کات ئەو مەناعەیە بە چی بەرز دەبێتەوە؟ بە دڵخۆشی، بە زەردەخەنەی ڕوو، بەوەی فەرەحی و گەشتیەک بەدڵ تا بێ. ئەوە لە هەزاران دەرزی و دەرمان باشترە. بە پێچەوانەشەوە چی خواردنی تەندروست و باش بیخۆی، وەرزشی باش بکەی، لەگەڵ یا دڵت خۆش نەبێ بەرگری جەستت هەر دێتە خوارەوە کە هاتیشە خوارەوە بەرگەی یەک ڤایرۆس ناگری و خانە شێرپەنجەیەکان دەجوڵێن و ئینسان تووشی سەرەتان دەبێت.